ومعلومشە کە بەپێی ئەو هەموو ئەو ئاراستانەی کە هەرێم بەرەو دەڕوا قەیرانەکانی دارایی بەرەو بارێکی خەفیفتر دەڕواتن چون حکومەتیش مەسەلەن بەشێک لە داهاتەکان ئێستا دەداتە وەزارەتەکان کە 20% یان 30% بۆ ئەوەی پڕۆژە بکرێن مەسەلەن ئەو بڕیاری ئەخیری کە بڵێن چەکی بەڵێندەران لە پەرەپێدان ئەو 10 میلیۆن دۆلارە دانرایە ئەمانە هەموو نیشانەشتی کە گۆڕانکاریەکانمان بەرەو باشتر دەڕوا لە ڕووی داراییەوە بۆیە لێرکانش سۆران بکە گەورەی قەزایی هەولێرە و ئەو گرفتانەی ئەو چەند ساڵانەی هەبووە بۆی بتوانین مەسەلەن بەرچاوڕوونیەک زیاتر لێک نێزیک بوون و ئاڵوگۆڕی بیرڕاکان و کێشە گرفتەکان لەگەڵ یەکتری ئەمە ئەوانەی کە ڕۆژەکان دایمە پێشووتریش ئەمە لەگەڵ سنووری هەر قەزایەک مەسەلەن فەرمانگەکان و یەکەی ئیداری سەرۆکی یەکەی ئیداری قایمقامەکە لەگەڵیاندا دەنیش ئەو لە دەبوو ئەو لێت دەهات و مناقەشە هێز دەکرا لەسەر ئەساسی بەرنامەمان دادەنا ئەوانەی ئێستاش ئەوان کە بەخۆیان کە دیراستیان کردی ئەولوێت طبعاً ئەوە دەبتە ئەولویات بەڵام اعتیماد دەکاتە سەر باری داراییەکەی باری ئەوەی کە هەرێم لە چ بارێک دەبێت و کە توانە دەبێت بەپێی ئەولویاتانە دەڕواتن بەڵام اعتیماد دەکاتە سەر وەزع داراییەکەی داهاتوو لێن نییە ینی هەمومان لە زمانی منزومەی ئەو حکومەتەینە ینی هەمومان وابەستەی سیستەمی دارایی و بارەکەی حکومەت داینانی شتێکی جیاواز نییە بەڵام ئێمە ینی مەسەن ئەوە میزانێک دانرایە ئەو کۆبوونەوەی ئەخیری ئەنجومەنی وەزیران مەسەلەن دەدرێتە پەرەپێدان 10 میلیۆن دۆلارە لەسەر ئەوە ئەمانە شتێکی بەڵێندەرەکانە بۆ مانجیدا بش کە بەڵێنیاندایە مەسەلەن بدرێتە لەوانەیە پترۆ دۆلار بی یان بودجەی استثماریەکە بیتنەوەی وزارەتەکانە یعنی ئەو بەردەوام بوونی هاتنی داراییەی کە چەکەکانی دەدێتە بەڵێنەکان یوانەیە بەڵێندەرەکانیش دووردەور دەتوانن دەست بە ئیش بکەنەوە طبعاً ئەمانە ینی ئەمەی کە پێشبینی دەکرێمە بەس لێرکانە ئەوەیە ئەو ساڵ جیاواز دەبێت لە ساڵانی پێشووتر بەو گڕوتوینەوە بۆ ئیمکانیەتەی 2009 نابی معلومە ئەرێم و وەزەکە بەڵام هەموو ئەوەکان کە هەم لەگەر کۆتایی هاتنی داعش کە معلومە هەم ئەو سیاستی ئێستا حتا لە عێراق کە پەیڕەو دەکرێت و پێشبینی دەکرێتن مەسەلەن گۆڕانێک دێتن لە سەوەزەی داراییەکان بەڵێ خۆ معلومە خۆ پێشووتر مەسەلەن هیچ باسی هیچ میزانێک نەدەکرێت لە بۆ بەڵێندەران بەڕسمی ئەو جارە پارەکان ئێستا هاتە بانک ئەو 10 میلیۆن دۆلارە لەوەی مەسەلەن چەکی مقاولەکان بڕوێنێ